دادخوازان بەرەو پێشەوە دەچن. بزوسنەوەی بنەماڵەی دادخوازان بە محوەریەتی دایکان لە ئێران لە حاڵی گەشەیەکی بەرچاودایە. بنەماڵەی گیانبەختکردووانی ژن ژیان ئازادی لە درێژەی خەباتی دایکانی پێشمەرگەکان لە کوردستان، دایکانی خاوەران، دایکانی پارکی لالە، دایکانی 98 و باقی دادخوازان ڕۆژ لەگەڵ ڕۆژ لە یەک نزیکتر بوونەتەوە و سونەتی نوێ دروست دەکەن. چاوگێڕانێک بە هەواڵی ڕۆژانەی ئەم ماوەی دوایدا ئەم ڕاستیە دەسەلمێنێت. ڕۆژی سێشەممە 16 مانگی جۆزەردان دوو کەس لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا هەمیشە زیندوان جەواد موسەوی و ئەحمەد شوکرەڵاهی لە شاری ئامۆل لەگەڵ ئازادی خوازانی ئەو شارە سەرزانی بنەماڵەی هەمیشە زیندوو محەممەد حەسەن تورکەمەنیان کرد و هەموویان لەسەر گوڵکۆی ناوبراو کۆبوونەوە. بەشداران دوای تازەکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجە شۆڕژگەرانەکانی منداڵەکانیان بەڵێنیاندا لە خەبات بۆ دەستەبەرکردنی دادخوازی بە یەکگرتووی بمێننەوە. ڕۆژی 15 مانگی جۆزەردان کۆمەڵێک لە بنەماڵەی دادخوازان و لایەنگرانیان لە کەرەج لەسەر گوڵکۆی ئازیزانیان سپێرە عەزەمی و سیاوەژ مەحموودی کۆبوونەوە. گاڵتەیان بەخسەکانی خامنەی کردکە ڕۆژێک پێشتر لەسەر گۆڕی خۆمەینی کردبووی و لەگەڵ ئاوات و ئارمانەکانی منداڵەکانیان واتە ڕووخاندنی ڕژیم پەیمانیان نوێ کردەوە. ڕۆژی 13 مانگی جۆزەردان دایکانی دادخواز و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواز لە شاری سنا، سەقز، بۆکان و پیرانشار لەسەر گوڵکۆی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا ئامادە بوون و گوڵبارانیان کرد. ڕۆژی 5 مانگیش بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە سنا، کامیاران، دێگولان و دیواندەرا لەسەر گوڵکۆی فوئاد محەممەدی و بۆرهان کەرەمی لە کامیاران کۆبوونەوە و بە یەکەوە پەیمانیان نوێ کردەوە کە درێژەدەری ڕێگای گیانبەختکردوان بن. کۆماری ئیسلامی بەهەڕەشە تەماح وەبەرنان و سەرکوت هەوڵی داوە تا ئەم بزوسنەوەیە لاواز و تەنانەت لە بین بەرێت، بەڵام بەردەوام لە هەوڵەکانی یاکامی پێچەوانەی وەرگرتووە. هێرشی مەئمورانی ڕژیم بۆ سەر ئەنجامانی بنەماڵەی دادخوازان هومەن عەبدوڵاهی لاوی ناڕازی کە لە 16 مانگی سەرماوەزی ساڵی 1401 بەهۆی بەرکەوتنی گولە لە ستینگی و ئەزیەت و ئازاردانی زۆر گیانی لەدەستا و گرتنی 8 چالاکی کرێکاری و مەدەنی کە بۆ دەربڕینی هاوخەمی چوو بوونەماڵیان بێجگە لە بەهێزکردنی خۆڕاگری و زیادبوونی قین و تووڕەی دژ بە ڕژیمی حاکم ئاکامێکی دیکەی نەبووە. کاربەدەستانی ڕژیم هاوکات تاکتێکی تەماح وەبەرنانی بنەماڵەی گیانبەختکردوانیان درێژە پێداوە و ڕیسوایی زیاتریان بە نسبەتی خۆیان کردووە. ڕۆژی 16 مانگی جۆزەردان بە پێی هەواڵێک دایکی هەمیشە زیندوو ئارام حەبیبی کە مانگی خەزەڵوەری 1401 گولەی جەنگی بە کرێگیراوانی ڕژیم لە ناڕزایەتیەکانی شاری سنەدا وەسەری کەوت و گیانی لەدەستا هەر جۆرە پێشنیارێکیان بۆ دانی دیەپیان تا بێدەنگ بن لە بەرامبەر خوێنی کوڕەکەیاندا ڕەت کردەوە. ئەو لە پەیامێکدا کە بڵاوی کردەوە وتی بە ناوی ژن ژیان ئازادی من دایکی ئارام حەبیبی ڕای دەگەینم هیچ سەروەت و پلە و پێگەیەک لەگەڵ زاخوازیەکی ئازادی خوازانە کە کوڕەکەیم هەیبوو شیاوی بەراوردکردن نییە و من لەسەر دادخوازی خۆم بۆ وەرگرتنی مافی خوێنی بەناحەق ڕژاوی منداڵەکەم سوورم. بەر لە کولسوم دایکی لاوی گیانبەختکرد و ئارام چەندین بنەماڵەی دادخواز لە بۆکان بە شێوەی بە کۆمەڵ پەیامێکی هاوشێوەیان بڵاو کردەوە و ڕووبە بە کرێگیراوانی ڕژیم ڕایان گەیاندبوو کە بە هیچ قیمەتێک دەست لە داخوازیەکانیان ناکێشنەوە. بزوسنەوەی بنەماڵەی دادخوازان بە محوەریەتی دایکان وەک سەرپێچی و نافەرمانی مەدەنی ژنان لە بەرامبەر پۆشینی ئیسلامی و حجابی ئیجباریدا یەکێک لە دەرکۆتەکانی بەرچاو و درەوشاوی شۆڕشی ژینایەکە دۆرێکی دیاری لە ڕووخاندنی کۆماری ئیسلامیدا دەبێت. لە مێژووی هاوچەرخدا ئەو ڕۆڵە دایکانی مەیدانی مایۆ لە ئەرژانتین و لە ڕووخاندنی خێرای بێوەزەی ترین دیکتاتۆریە نظامیەکانی ئامریکای لاتین دانەواندیان. ئەو جنایەتکارانەی بە پاڵپشتی ئەمپریالیزمی ئامریکا کودتایان کرد لە وڵاتەدا سەرەڕای کوشتنی زیاتر لە 30,000 کەسی چەپ و کۆمۆنیست تەنیا 5 ساڵ
لە دەسەڵاتدا مانەوە. لەبەر ئەوەی دایکان و دایەگۆرەکانی ئەو قارەمانانە لە پاڵکرێکارانی پێشڕە و تێکۆشەر و ئازادی خوازاندا بزوسنەوەیەکی بەرین و کارایان لە دژیان ڕێکخست و ئەوانیان لە لووتکەی دەسەڵاتەوە بە شێوەیەکی داماوانە کێشایە بەردەم مێزی محاکمە. بە قەوڵی کیس ڕیچاردز لە وتاری بزوسنەوەی کۆمەڵایەتیەکانی ئەمریکای لاتیندا، بزوسنەوەی دایکانی مەیدانی مایۆ لەباری سیاسیەوە ئیمکان پەزیر بوو لەبەر ئەوەی یەکیەتی کرێکاری، تیاترە ڕادیکاڵەکان و باقی چالاکیەکانی لەم چەشنە بە نایاسایی ڕاگەندرابوون و بە شێوەیەکی زۆر وەحشیانە سەرکوت کرابوون، بەڵام بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەرزشی دایکایەتی شتێکی دیکەیە.